سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سڵاو لە کوردستانیانی ئازیز لە هاودەبەرانی دەبەری ڕاپەڕین. دیارە پرۆژەی گەشتیاری لەنگەری خەیاڵ یەکێکە لەو پرۆژانەی وەک کۆی پرۆژەکانی تری گەشتیاری لەم دەبەرە هاوکار دەبێت بۆ گرنگیدان بە بواری گەشتیاری و شوێنێک دەبێت بۆ ئاسوودەیی و حەوانەوەی خەڵک و گرنگیدان بە دەوڵەمەندکردنی ژێرخانی دارایی لەم سنوورەدا. دیارە بیرۆکەی ئەم پرۆژە گەشتیاریە لەوە هات کە ئێمە باخمان هەن دووسێ باخمان هەن هەر لە دەوروبەری ئەو پرۆژەی خۆمان کە تا ئێستا ئەوە بۆ بەم ساڵەوە دووەم جارە ژێراو دەکەون باخەکانمان. بیرمان کردەوە دوای ساڵی 2019 کە باخەکانمان ژێراوکەوتن بیر لەوە بکەینەوە کە پرۆژەیەکی گەشتیاری لەناو ئاودا دروست بکەین. دیارە پرۆژەکە وەک باسم کرد چەند لایەنە بێ، هەم دیارە بۆ بەرژەوەندی خۆشمان و خەڵک و دەڤەرەکەش و ڕاکێشانی گەشتیاران لە دەرەوەی هەرێم و لە ناوخۆی هەرێمی کوردستان و ناساندنی دەربەندی جوان و دڵگیر و بە گەشتیاریکردنی دەربەند زیاتر بەڕووی دنیای دەرەوە و خواروی عێراق و کوردستان بەگشتی. بیرۆکە لەوە هات کە ئاستی ئاوی زەی بچووک و دەربەند ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو لە ئاستێکی بەرز دامایەوە و جیاواز لە ساڵی 2019 زووتر ئەو منتیقەیە کە ئێستا ئێمە پرۆژەکەمان تێدا بنیادنەوە هاوکات باخەکانی خۆمانی لێە زووتر ئاوگرتی و هەروەها تاوەکو ئێستاش ئاوبەری نەداوە و ئاوەکە نەڕۆیشتوە و ئەوە بەرە وەرزی پاییزیش دەڕۆین کە نزیک بە 2 مانگی ماوە بۆ وەرزی پاییز و گەڕانەوەی دووبارە دابارین لە هەرێمی کوردستان. بەڵام تا ئێستا وەک بۆ خۆتان دەبینن ئاو بە ڕێژەی نزیکەی 50 سانتیم ستونی دابەزیوە کە شتێکی ئەوتۆنیە باسی بکەین. بیرۆکە لەوە هات کە پێویستە ئێمە بیر لەوە بکەینەوە کە پرۆژەیەکی گەشتیاری بنیاد بنێین لێرە لە مادام استراتیجی بەردانەوەی ئاو گۆڕاوە لە بەنداوی دوکان وەکو ساڵان بۆ پرۆژەی بەرهەمێنانی کارەبا سوودی لێ نابیندرێ. ئێمە بیر لەوە بکەینەوە ئەم پرۆژێ بخەینە خزمەت خەڵکو و دەڤەری ڕاپەڕین و کوردستانیان و کۆی گەشتیارانی دەرەوە و ناوەوەی کوردستان. دیارە هەڵبژاردننی شوێنی پرۆژەکەمان بۆ چەند دیوێکی ئیجابی دەگەڕێتەوە کە یەکەمیان ئێمە لێرە ڤیویەکی جوانی هەیە کەوتۆتە نزیک باخەکان کە هەمووی سەوزن، پێچەوانەی شوێنەکانی تر کە دیاریمان کرد با سەوزایی نەبوو، هەمووی بەرد و دەشت و ینی پوش و پەلاش بوو کە ئێرە وەک بۆ خۆتان دەیبینن ڤیوەکی جوانی هەیە و هەروەها شەپۆلی کەمترە و هەروەها کارەبایی نیشتیمانی خۆمانمان هەیە باخەکانمان بڕیوە و هێناومانەتە سەر پرۆژەکە و هەروەها بگەیشتنی گەشتیار بۆ ئێرە ئاسانترە و نامەوێت لە ئەهمیەتی کۆی پرۆژەکانی تر لە سەرتاسەری کوردستان کەمکەمەوە کە هەمویان پرۆژەی جوانن، هەمویان ئازیزی ئێمە لەگەڵ خاوەنی کۆی پرۆژەکانی تر براو کەسی یەکین بە هەمومان توانیومانە گرنگی بە دەڤەرەکە بدەین. بەڵام ئەوەی کە ئێمە لێرە کردومانە توانیومانە لەو شوێنەی کە هەڵمان بژارتوە پردێک بە نزیکەی درێژی 7 مەتر لێرە دروست بکەین کە ڕەنگە لە شوێنەکانی کە نەمانتوانی با و پردە دروست بکەین و کە بەلای خەڵکەوە پرۆژەیەکی جیاوازە بەوەی و پردەیەوە و توانیوێتی جێگای سەرنج و خواستی گەشتیاران بێکەڕووی تێدەکەن. سەرەتا بەخێر بێن. دیارە 2 مانگ بەر لە ئێشتا ئەو باخی کە ئێستا لەژێر ئاوە بەس عەمودەکەی دیارە لەوێ چاوپێکەوتێکمان لەگەڵ بەڕێستان کرد. ئەو کات وتم ئاو هاتۆتەوە ماڵی خۆی و مافی خۆی وەرگرتۆتەوە. هەمیشە ناومێد نەبووم لە نیعمەتەکانی خودای گەورە. ڕاستە ئەو کات خودای گەورە ئەو باخەی لێ وەرگرتمەوە، بەڵام ئەوە تا خوای گەورە نیعمەتێشتری پێبەخشیمەوە ئەو پرۆژەیە کە ئێستا لە بەرچاوی ئێوەدایە. ئەو پرۆژەیە ڕاستە تۆزێک قورسە لەبەرەوەی تەکنیکی زۆر تێدایە، لەبەرەوەی دەبێت سەیفتیەکی باشی هەبێ و پەیوەندی هەیە بە ژیانی خەڵکەوە. هەوڵمان داوە ئەوەندەی پێمان بکرێت سەیفتیەکی باشی بۆ دابین بکەین دەخوا بە زیاد بێ سەیفتەکەش بەدڵی ئێمە دەرچووە. قورسە زۆریش قورسە، بەڵام لەبەر ئەوەی پێشەوەی ئاوەکە بگەڕێتەوە هەوڵمان دە بە ماوەیەکی زەمەنی کورت لە ماوەی تەنها 25 ڕۆژدا تەواومان کرد. بەخێراتی ستاتی پەیام دەکەم زۆر بەخێر بێن بۆ باخەکانی دەربەندی ڕانیە بۆ لەنگەری خەیاڵ. دیارە ئێمە وەک بەشداریکردن لەو پرۆژە جوانە ئێمە من خاوەنی ئەو یەختەم
کە پێشتر یەخت بە و دووقات بووە بەڵام بە سروشتی جوگرافیایی دەربەندی ڕانیە ئەو یەختە ئەمن دەستکاریم کرد لەبەرەوەی کەپز بوو هەستام یارە بە حەزی گەشتیاران پێیان خۆش ئاوەڵە بێ یارە من لەوەی مەشینە و ژێری و ئەوانەی هەمووی هەروە خۆیەتی بەڵام لە سروشتی سەرەوە ئەو کۆمەڵک وەسائلاتی کەونتەر و سەلاجە و سپلیت و توالێت و ئەو شتانەی تێدا بۆ من ئەوانم لا بردووە لە بە حوکمی قورسەکەی بەڵام بۆ لام بردووە لەبەرەوەی لێرە ئێمە نەمەنە سەمان هەیە وەک شوێن تیاویشتنی بەلەم نە ئاوەکەشمان باگراوندێکی ساڵانە ئاوەکە ڕاوەسێ لە باڵانسی خۆی ئەوە بۆمە کێشە بوو لەبەرەوەی بەلەمەکەم دووسێ جاشکاوانە من هەستام سووکم کرد ئێستاش وەک ئەوەی کە ئێستا هەیە لێرە ئەو بەلەمە دەتوانێت بڵێن لە سنووری باخەکان بۆ لای دەربەندی یان بۆ لای تەبکەکەلی ینی لەو سروشتە جوانەی کە هەیە ئەمە دوور نەکەوینەوە خزمەتی گەشتیاران بکەین ئەوجا خاڵێکیکەش هەیە لێرە هەرچەند لەخوا بە زیاد بێ لەنگەری خەیاڵ پرۆژەکەیان پرۆژێکی 100% سەرکەوتۆ و وەزنی قورسایشی بێمنەتە لەبەرەوەی بۆ خۆشم وەک کەسێکی کە لەناو ئیشی ئاسنیدام هاوکار بووم وەک ڕەفاقەتی کاک مەهدی و مامۆستا لەگەڵیان بووم هاوکار بووم سەردانم کردوون لەنگەری خەیاڵ پرۆژەکەیان جوانە پرۆژەکی سەرکەوتووە و لە داهاتوشدا زیاتر بەرەو پێشی دەبن ئێمەش وەک پشتیوانێک ئەو بەلەمەکە من لێرە ڕدەگرم دیارە وەڵاهی پێویستم بە کار و کەسابەتی ئەو بەلەمەی نییە حەزی خۆم بۆ خولای خۆم بۆ من گەشتیار نیم گەشتیار دەبێت لە دەروی وڵات هات بیانە دەرەوەی ڕانیەوە بێت گەشتیار ئێرە ئەمە خانە خوێن لە ڕانیەوە هاتوین بەڵام دەستخۆشی لە خاوەنی ئەم شوێنە گەشتیارەکەین هیوادارین سەرکەوتوو بێت و شوێنێکی زۆر خۆشە شوێنێکی زۆر باشە هیوادارین لەو پرۆژانە زیاتر و زیاتر بن و خەڵکی دەرەوەی ڕانیە بێن بۆ گەشتیاری بۆ ناوچەکەمان بۆی ئاشنای شوێنەکەمان بن کە ڕانیە زۆر دڵگیرە زۆر خۆشە شانی ئەوەیە شوێنی گەشتیاری زیاتر لێ بکرێتەوە بۆ پرۆژەی گەورەتی لێ بکرێتەوە سەرەتا ئەو پرۆژانە خەڵکی ڕانیە زۆر دڵی پێخۆشە زۆر حەزەکات ئێمە یەکەم ڕۆژمانە هاتوین بۆ ئێرە بە سەردان هاتوین شوێنێکی زۆر دڵگیرە زۆر خۆشە هیوادارم ئەو پرۆژانە سەرکەوتوو بن و لایانی پەیوەندیداریش هاوکار بن زۆر دڵخۆشم بەوەی کە تەنانەت ئەو شوێنە گەشتیارانە لەگەڵ کولتور و شوێنەکانی ئێمە گونجاوە لەبەرەوەی بەس بۆ کاتێکی بەسەربردنی خۆشە هیچ شتێکی نامۆ نابینی لێرە بۆ خێزان زۆر شیاوە تەنیا هەندێک خواردن و خواردنەوەی لێیە حەزەکەم ئەو پرۆژەیە گەورەتر بێ لەوە گەورەتر بێت لەبەرەوەی بۆی خەڵکی دەرەوەی ڕانیە سەردانمان بکەن بزان کە ڕانیە شوێنێکی دڵگیر و شوێنێکی خۆشی هەیە دەربەندی ڕانیە شوێنێکی زۆر خۆشە بۆ گەشتیاران دیزاینەکە نەخشەکە ئەو ئامۆزایام کە هاوکات بێکەوە پرۆژەکەمان بنیاد ناوە دیزاینەکە ئەو کێشاویەتی و نەخشەکە هەر خۆی کێشاویەتی و هەمان ئەو نەخشەمان جێبەجێ کردووە بەڕێزی کێشاویەتی دیارە پرۆژەکە ئەو پێکاتی پرۆژەکە لە بۆڕی 2 ملیمی گەڵبەنایی سپێکاتوە وەزایدەن تەختەی ڕووسی و دەبەی پلاستیک کە دەتوانێت قورسایی زیاتر پێچەوانەی بەرمیلی ئاسن هەڵبگرێ و تەمەنی زیاترە و ژەنگ ناهێنێ پرۆژەکەمان بە فلتەری لایانی پەیوەندیداری دەڤەرەکەدا ڕۆیشتووە هەر یەکە لە بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و بەرگری شارستانی و پێشتر سەردانمان کردوون لە قۆناغی یەکەمی پرۆژەکە هەتاوەکو تەواوبوونی و ڕۆژی کردنەوەی ئامادەیان هەبووە و بە قۆناغ سەردانیان کردوین هەتا ڕۆژی کردنەوەشی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لێرە ئامادەیان هەبوو و دەستخۆشیان لێکردین پرۆژەکە بەلایەنەوە پرۆژێکی سەرکەوتوو بوو و هەموو پشتیوانی و هاوکاری و هەمەهەنگیەکیان بۆ دەربڕین بۆ سەرکەوتنی زیاتر و گرنگیدان و پەرەپێدانی زیاتری پرۆژەکە
پرۆژەکە دڵنیایی دەدەینە ئێوەی بەڕێز و بینەرانی ئەزیز کە دەمان بینن پرۆژەکەمان بەو پەڕی دڵنیاییەوە بۆ بەو پەڕی سکوێرەتی و زەمانەتەوە دروست کراوە یعنی دڵنیایی دەدەینە هەموو لایەک مۆڵەتی فەرمیمان هەیە بە فلتەری جیهەتی پەیوەندیداردا ڕۆیشتووە و بە کەشفی جیهەتی پەیوەندیدار و بەرگری شارستانی و گەشت و گوزاردا گەیشتۆتە ئەم قۆناغی ئێستا و خراوەتە خزمەت گەشتیارانی بەڕاستی جێگای خۆشحاڵیە هەر لە یەکەم ڕۆژی کردنەوەی هەتاوەکو ئەو چرکە ساتەی کە تێداین پرۆژەکە لە ئاست خواست و ڕەزامەندی خەڵکدا بووە خەڵک دەستخۆشی لێ کردوین لە دەرەوەی دەڤەری ڕاپەڕین لە شارەکانی سلێمانی و هەولێر و سۆران و کۆیە و دەستخۆشی و پێزانینمان بۆ هاتووە پرۆژەکەیان بەرز نرخاندووە پرۆژەکەیان بەلاوە پرۆژێکی جوان و ناوازە بووە و شتێکی جیاواز بووە وەک باسم کرد جیاوازتر ئەوەی کە پرۆژەکەی جیاوازتر کردووە ئەو پردە دوور و درێژەیە کە دەکرێت بڵێم پرۆژەکەی ئێمەی جیاوازتر و کردووە و جوانتر شتێکی جوانتری بە دەڤەرەکەی ئێمە بەخشیوە پرۆژەکەی ئێمە لەگەڵ کەمبوونی ئاو دەڕوا دەیکشێنینەوە کە ئاو دەکشێتەوە لەو شوێنە ئێمەش لەگەڵ ئاو دەڕۆین ئاو چەند بکشێتەوە ئێمە لەگەڵی دەڕۆین و هیچ گرفتی نیە و پرۆژەکە دەگوازرێتەوە بۆ هەر شوێنێکمان بیرۆکەی ئایندە تەمان مەجای ئەومان تێشتێتەوە ئەوانە لێرانە جۆینی هەیە هەر کاتێکمانەوە دەتوانین دەی ئاوای پێوە جۆینکەینەوە بەڵام بیرۆکەی شترمان هەیە ئینشاءالله بەنیازین هەوڵ دەین مۆتێلێکی بچووک بە هەمان نەخشە و دیزاین لە دیزاینێکی نوێدا دروستکەین کە بریتێ لە 8 کۆشک پەیوەست کراوە بە ڕسێپشنێکی بچووک ناوقەدەکەیەتی ئینشاءالله لە ساڵی ئایندە ئەوەش دەبینین تەمان لەوەتەی دروستمان کردو ئەمڕۆ یەکەم جارە 8 مەتر بەجێ بێڵین ئەمڕۆ 8 مەترمان وشکانی بەجێهێشتووە لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە 8 مەتر ئاو دابەزیوە 8 مەتر ئاسۆی نەکستوونی لە قۆناغی یەکەم کە قۆناغی سەرەتای نێمە خزمەت گوزاریەکانمان پێکاتون لە بەشی ساردەمەنی کە هەموو جۆرەکانی ساردەمەنی لێ و زائیدەن بەشی کافێ کە لە چەند ڕۆژی ئایندەدا دەخرێتە خزمەت گەشتیارانی ئازیز بەڵێ لە ڕاستیدا خەڵک ئەوەی کە ئێستا هەمانە لە ئاست پێداویستی و خواستی خەڵکدایە و خەڵک بەتاکید خواستی زیاتری هەیە ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا خەڵک خواستی خەڵک بووە بەشی خواردنیش بووە کە ئێمە بیکەینەوە لە ئینشاءڵڵا لە داهاتوودا لە داهاتوێکی نزیکدا هەم ئەگەر زانیمان ڕوبەرەکەی لە فراوانکردنی ڕوبەر لە ئاستی خواستی خەڵکدا دەبێ دەتوانین ڕوبەریش فراوانکەین و بەشی خواردنیش لە خزمەت گەشتیارانی ئازیزدا بکەینەوە پرۆژەکەی ئێمە شوێنێکی خێزانیە ڕێگە لێژیراوە هەموو دیاردەیەکی دش بە کللتور و بنەمای کوردەواری و خێزانی لێرەدا قەدەغەیە ڕێگەمان نەداوە هیچ شتێک یعنی تەنانەت ڕێگەمان نەداوە نێرگەلە یان بابەتی کە ئەوەی کە دوور بێ لە کۆعولیەکان بە هەموو شێوەک قەدەغەیە لێرە و چکێرە شوێنێکی خێزانیە و هەوڵمانداوە و بە تاکیدیش هەوڵەکەمان خستۆتە گەڕ و بەردەوامیش دەبین لەوەی کە هەموو ئاسوودەیەکمان بۆ خێزانانی ئازیز و گەشتیارانی ئازیز لێرەدا فەراهەم کردووە و دڵنیایی دەدەینە هەموو گەشتیارانی ئازیز و خێزانە ئازیزەکان کە لێرەدا ئەو پەڕی ئاسوودەیان بۆ ئەوان زامن کراوە شتێک ناکرێت لێرە کە پێچەوانەی بنەما و کللتوری کۆمەلگای کوردی و دش بێ بە خێزان و ینی ئەو خێزانانی کە دێنێرە شتێک بێن نیگەرانیان بکە و نامۆ بێ بە ئاسوودەی ئەوان. دیارە هەتا هەبێ هەتا خەڵک هەوڵ بدا شتی جوان بێنێ بۆ دەربەندی ڕانیە لەبەرەوە سروشتی دەربەندی ڕانیە هەم ڕانەی پێوە جوان کردو هەر ئیدارەی ڕاپەڕیش پێوە جوان کردو بەڵام چەندە بێ هێشتا کەمە بەڵام ئەمە لێرە یەک کێشەمانەیە کێشەیەوەمان باڵانسی ڕاگررتنی ئاو ئەوە کێشەی سەرەکیمانە ئێستا لە دوکان چەند ئاو لێرە کەم کا لەوێ هەر هەیە بەڵام لای ئێمە کەم دەکات ئەو بەلەمەی من دیارە 2 مەتر و 35 سانتیمە پانیەکەی درێژەکەشی 8 مەتر و 75 سانتیمە ئێمە لە 2014 و 15 ئەمە لێرە
لەو دەربەندەی داین شەوانە تا بەری بەیانی ماوینەوە گۆشت برژاندن و نان خواردن و مەلەکردن و ئەو بابەتانەی گەشتیاری خۆی یعنی کە ئیسفادەمان لێ دیوە سەلامەتی زیاترە بۆ خۆشم بە شایدی برادرانی دایرەی ئەتفا برادرانی پۆلیسی دارستان من زۆر هاوکار بوو ئەوە ناکەمنەت خێر و سەدەقەی گۆڕی باب و باپیر و کەسوکارمە بەشداری هەموو خنکانێک هەموو ڕەحمەتێکی کە لەو دەربەندەی کە وفاتی کردو بەداخەوە هاوکار بووم جێدەستم دیار بۆ بە شایدی برادرانی ئەتفا تیمی غەواسی لە پشتەوە کە دواتر دێتە ئێرە ڕادەگیرە لەنگەرمان بۆ کردووە یەختێکی گەورەمان هەیە کە ئەوە بۆ دوولایانەیە لەلایەکەوە بۆ پارێزگاریکردن و سەلامەتی گەشتیارانە کە لێرە سەردانمان دەکەن و لەلایەکی تریشەوە بۆ خزمەتی گەشتیارانە کە گەشتیار حەز بکە سواری یەختەکە بێ و گەشتێک بەناو دەربەندا بکە. دیارە خۆمان لێرە کۆمەڵێک سوپمان بە حەبلەوە بەستۆتەوە و چاودێریشمان بەردەوام لەناو دووسێ چاودێرمان بەردەوام لەناو پرۆژەکە دێن و دەچن و چاودێری بارودۆخی سەلامەتی خەڵک دەکەن و منداڵی خەڵک دەکەن لێرە بۆی لە هەر حاڵەتێکی نەخوازرا و کە ڕووبدا ئەوان خێرا بەهانای گەشتیارانەوە دەچێت. دیارە ڕۆژانە پرۆژەی لەنگەری خەیاڵ گەشتیاری لەنگەری خەیاڵ لە کاتژمێر چواری ئێوارەوە تاوەکو دەی شەو کراوەیە ئەگەر خواستە بێ و گەشتیار لێرە بێ ئێمە دایناخەین دوای دەی شەویش بەردەوام دەبێ و ڕۆژانەش شوێنی تایبەت و دیزایانی و گۆشەی تایبەتمان هەیە بۆ ئەو هاوسەرانەی و ئەو بووک و زاوایانەی کە لێرە دێن وێنەی خۆیان دەگرن و شوێنمان هەیە و دەکرێت ڕۆژانە شوێنێک پێشتر ئەو کەسانەی کە یادی لەدایک بوون و بۆنەی خێزانیان هەیە پێشتر ئاگادارمان بکەن ئێمە لێرە لە خزمەتیان داین شوێنیان بۆ دابین دەکەین و شوێنەکەیان بۆ دەگرین.